سڵاتان لەبێت من دکتۆرە زەنوێر سابر ملاودەلی پزیشکی پشتخۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی ئافرەتان و مناڵبوون نەزوکی و چاودێریکردنی دووگیانی لە نەرنگەی تایبەتی قام لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی لە خزمەت چارەخوازانی بەڕێزە ئەبین. ئەو خزمەتگوزارانەی کە لە نەرنگەکەمان پێشکەش بە چارەخوازانی ئازیز و خۆشەویست دەکرێت ئەویش چاودێریکردنی خانمانی دووگیانە، هەروەها ئەنجامدانی مناڵبوونی سروشتی بەبێ ئازارە لە ڕێگەی تەکنیکی پیجورال بە خۆشحاڵیەوە کە لە نەخۆشخانەکەمان ئەنجام دەدرێت بە سەرپەرشتی پزیشکی پسپۆری سەرکردن، هەروەها ئەنجامدانی نەشتەرگەری مناڵبوونە و هەروەها نەشتەرگەری مناڵبوون بەبێ ئازار لە ڕێگەی بەکارهێنانی تەکنیکی تابلۆ، هەروەها ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی کیسی هەلکەدان لە ڕێگەی کرانەوەستەوە بێت یاخود لە ڕێگەی هەناڵبی ناڵجوڕەوە بێت، ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی گرەی منداڵدان، هەروەها دەرهێنانی منداڵدان، هەروەها نەشتەرگەری بەرزکردنەوە و تونکردنەوەی میزەڵدان و منداڵدان، هەروەها تونکردنەوە و پتۆکردنەوەی ماسوولکەکانە پاش مناڵبوون و جوانکاری ئافرەتان و هەروەها دانانی شەبەکەی بۆ ڕاگررتنی میز، هەڵبژاردننی ڕێگایەکی گونجاو بۆ ڕێگرکردن لە دووگیان بوون، هەروەها دانانی هەموو جۆرەکانی لەولەب هۆرمۆنی و ناهۆرمۆنی لە منداڵدان، هەروەها دانانی لەولەبی هۆرمۆنی خۆڵ و چارەسەرکردنی کێشەکانی ناڕێکی سووری مانگانە و خەمبەربوونی زۆر لە کاتی سووری مانگانە لە خانمان، هەروەها پشکنینی ملی منداڵدان و دیاریکردنی شێرپەنجەی پێشوەختەی شێرپەنجەی ملی منداڵدان، چارەسەرکردنی کێشەکانی نەزۆکی و دووەکەوتنی دووگیانی، هەروەها ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی فڕەکیسی هەلکەدان لە ڕێگەی ناوزوورەوە، هەروەها ئەنجامدانی نەشتەرگەری نازووری منداڵدان و نازووری بۆ یەکان و هەروەها ئەنجامدانی ئای خەلقەسماعی بۆ ئەو چارەخوازانەی کە کێشەی فڕەکیسی هەلکەدانیان هەیە یاخود هاوسەرەکانیان کێشەی کەمیتۆیان هەیە یاخود هەروەها ئەوانەی کە هۆکاری نەزۆکیەکان نەزانراوە. دڵخۆشین بووینەتە هۆکارێک بۆ ئاوادانکردنەوەی ماڵەکانتان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.